سڵاو بینەرە جوانەکانی کەناڵی دیمەن TV ئەم هەفتەیە شاتینەوە لاتان بۆ پرۆگرامێکی تازەی پۆدکاستی دیمەن کە لەگەڵ هەستی گیان پێشکەشتانیەکەین و بە ئەوشمان بیر نەچێت سپۆنسەری پرۆگرامەکەمان بە سپۆنسەری ئێم سنتەرە کاکەستی بینەرانی بەڕێز من جیاوازتر لە پەیامەکەم چونکە من هەیەجانترم سەیکە هەم سڵاوتان لێبێ بینەرانی بەڕێز ئەم کاتۆم کاتێکتان باش پرۆگرامێکی تازەی پۆدکاستی دیمەن لەگەڵ پەیامە پێشکەشتانەکەین بە کۆمەڵێ بڕگە و بابەتی جیاواز و لەگەڵ میوانێکی تایبەت و دووبارە بەخێر بیتەوە کوتم لە سلێمانیش زۆر سپاس دەکەم هەموو جارە و ئەرکاکێشی لە سلێمانی دیتاوە لێ ئەومان بیر نەچێ سپۆنسەری پرۆگرامی پۆدکاستی دیمەن ئێم سنتەرە ئێستا ئێم سنتەر شتێکێ بۆ منە کاتێک سەردانی ئەم سنتەر دەکەی دڵنیای لەوەی کە نرخەکان زۆر گونجاوە و بەرهەمەکانی ئۆرجیناڵە و هەمووی گەرانتی فەرمیان لەگەڵدایە و تووشی ئەوەش نیت بڵێ سەرێشە نابێت دوو دڵی نابێت تۆ بڵی بەرهەمەکەم باش بێ باش نەبێت تۆ بڵی خەلیجی نەبێت فڵان نەبێت ئەو دەستی دوو نەبێت و بێجگە لەوەش ئەم سنتەر وەک بۆرسەی بەرهەمەکانی ئەپڵ لە عێراق ڕۆژانە بەردەوام نرخی سەرجەم بەرهەمەکانی ئەپڵ پۆست دەکات لە ئەکاونتی فەرمی خۆیان لە فەیسبوک بە ناونیشانی نرخی ئەمڕۆ وە شتێکی تریش بۆ نمونە لەگەڵ کڕینی هەر بەرهەمێک کە لە ئەم سنتەر ئەیکڕی دیاری تایبەت وەرەگری بۆ نمونە داشکانی 150 وەرەگری لە سەربەرگی ڕوونما و کەڤەرانی ئەوەی کە نازانێ بۆ نمونە ڕوونمایی چه قەزدی درعە درعی شاشە و کەڤەری موبایلەکە و من لە پرۆگرامەکەی تریش وتم نەبێتە مزامەلە ئەم سنتەر بەرهەمی وای هەیە شەریکی ئەپڵ خۆی نیت یعنی ئەوە موبایلی وای هەیە شەریکی ئەپڵ تایزە خۆی لە ئەپڵ نییە و موبایلی باشن پرۆگرامی ئەمڕۆمان باس لە تموحەکەین ئامانج تموح بە ئەوەی کە هەر گەنجێک هەر کەسێک کە بۆ نمونە گەیشتۆ بە هەر پلەپایەکی خۆی بێگومانە بێت حتمما ئامانجێکی هەبوو بێ و هەوڵێکی باشی بۆ یابێت پێم تۆ وەکو سەرەتانێ باسی ئامانجمان بۆ بکە نەگۆ کابرانەگوێت بعد ئامان بۆ بعد ئامانجی خزمی خۆی کرد نانایشەڵەوە ناوێ کاتێککە تۆ هەوڵەی بۆ شتێک ئەتەوێت بە شتێک بگەیت و پێویستە سەرەتا پلانە هەبێ و ئامانجی هەبێ هەنێک کەس هەیە کە ئەوێت بگا بە شتێک ئەها چۆن لای کوردی خۆمانە هەیە ئەوێ لە پڕێکا ببێ بە کوڕێک پڕێکا بێتە کوڕێک و هیچ کاتێک ئەم شتا هیچ متعایەکی لێوە نابی هیچ خۆشیێکی لێ نبینیت چێژێکی لێ نبینیت هەتا هەر شتێک هەوڵی خۆتی پێوەنە بێ وەکو چۆن پۆلی 12 کاتێ هەوڵمان بوونێکی زۆری بووی چونکە ئەوە ئێستا زۆر هەمومان پێ ڕۆشتوین هەوڵمان بوونێکی زۆرەیت هەتا ئەگەی بەوەی کە بچیتە بەشێکی زۆر باش و ئەو بەشی کە بۆی ئەخوێنیت تۆ 4 ساڵ 5 ساڵ 6 ساڵ بۆی ئەخوێنیت دوای کە ئەگەی بە ئامانجەکە هات چێژێکی زۆر تایبەتیە بەڵام ئەگەر بێت و ینی ئامانجێکرد نەبێ نازانی بۆ چێ خوێنی ئەسڵان کە دەرەجەکەش ئەهێنیت هیچ ئەو چێژەی لێ نبینیت زۆر گرنگە ینی بۆ نمونە کە بە تایبەت هەمومان گەنجین ینی نەک بڵێ من تۆ ئەو ئێمە ئەوان هەمومان کە ئەڵێم هەموو ینی هەموو گەنجێک کە بەخۆشمەوە ینی من زۆر جار زۆر بیرەکەم و کە زۆر هەڵم ئامانجم نییە دانیش لەبیر کەەوە سێری یوتوبەکەم سێرە و کەساناکەم بۆ نمونە کە تەوعیا دەنان و تاروشتیان هەیە زۆر گرنگە تۆ کە بۆ نمە پۆلی 12 من ناخۆشترین ژیانم پۆلی 12 هەر باسیش ناکەم وەقەت چکە پلانم نەبوو هیچ دوای 2 ساڵ اینجا پلان وشتم دانا بۆ خۆمەوە بوو و تۆ کە گەنجێکی بۆ نمونە ئامانجێکە داناوە من ئەوە بۆنەوە تۆ خۆت ناو خۆت وجودی خۆت ئاڵێ و من پۆلی 12 تەواوم کرد جامیعەشم تەواو کرد هی جامیعە تەواو کرد خۆ تۆ بۆ نابێت کاکە دانیشی چاوڕێی تەعینات بێت طبعا ئەبێ خۆت هەوڵ بێ کارێکی تر پەیام لە چیا سەرکەوتووە ئازاد لە چیا سەرکەوتووە ڕەحمان لە چیا سەرکەوتووە نەوزاد لە چیا سەرکەوتووە گەشبین لە چی سەرکەوتووە هەر کەس و توانای خۆی کارێکی تری لەگەڵا بکەیت نابێت تەنها کار بێگومان و زۆر چیرۆکیش هەیە کە زۆر کەس هەبووە لە بیانیەکان طبعاً باسەکەین کە بۆ نمونە شتێکم ئامادە کرد بوو زۆر سەرنجی ڕاکێشام مایکل جۆردن هەیە
مایکل جۆردن یاریزانی تۆپی سەلەیە، یەکێکە لە باشترین یاریزانەکانی تۆپی سەلا. لەو تارێکا قسێکی زۆر جوان کەوتی من تاوکو ئێستا لە ماوەی ینی لە ژیانی خۆمە وتی 9,000 تۆپم هاویشتووە، چەند یاری کردو 9,000 تۆپ یاویشتووە، بەڵام هیچ لە تۆپەکانی نەپێکاوە، هیچ لە تۆپەکانی نەپێکاوە، زیاتر لە 300 یاری دۆڕاوە ئەو کابرەوە، زیاتر لە 22 جاریش کە تەوەقع کراوە ئەو یاریزانە بێتە یەکەم نەبووە، بەڵام ئەوانی هەر سەرکەوت هەر ئامانجێک هەبوو بگا ئەوەی سەبۆتە ئەو مایکل جۆردنێکەوە تا ئێمەوە پرۆگرامی لەسەرەکەین هەر کاتێک کە ئامانجێکە هەبێت تەنها درەنگ و زووەکەوێت دڵنیا بەلەوەی کێتە دی ئەڵێن دێتە دی هەر ئەوێ بێتە دی و شتێکش زۆر مویمە، ینی هەموو مرۆڤێک ئەوەی هەبێ بۆن منام هەر کەسێک کە ئامانجی نەبێ، ئەنی تۆیەک کە سێری پرۆگرامەکەکەی بۆنەوە گەنجێک حتممە بینەرمان زیاتر گەنج و هاوتەمەنی خۆمان و مناڵتر تۆزێک گەورەتر کە ئامانجت نەبێ بەکار ئەهێنری بۆ ئامانجی کەسی تر بێکومان نازانم تێگەشتی لەمیانە وازەبوویانە بۆ منە بەهرەکە تایە، بەڵام هەوڵت بۆی نەداوە من چییەکە من دێم تۆ بەکاردێنم بۆ ئامانجێکی خۆم، بۆ منە شوێنە دروستەکەم بەڵام وەرە تۆ ئیشم بۆ بکەم وچێکی کەمێت دەمێ وەرە ئیشم بۆ بکە بارەکەی ئەو بەکاردێم ئەی بۆ خۆت بۆ منە بە تواناگەی خۆت شوێنەکە دانانی هەنێ کەسێ ئەترسێک کە دەست ئەکا بەوەی خۆی کارێک بکات ناچێت ینی بڵقەیچێکە باجاری یەکەم و دوم شکست بێنم نە ئەوەی یەکسەر سەرکەوتنێکی زۆر باش بێنە قازانجێکی زۆر باش بکە، بەڵام شتێکی شێها لە سوارتانەک لێ نابێ بە سوار هەتا چەند جارێک نەکەوی لە ژیانە و چێژی سەرکەوتن نابینی. سەرکەوتن بێکەوتن جوان نییە لە خودی وشەی سەرکەوت ناکەوتنی لێ سەرکەوتن ینی تۆ مستەحیلە بێت چەند جارێک بکەوی، جارێک با بکەوی دوو بکەوی سێ بکەوی چوار گرنگ ئەوەی واز لە ئامانجەکە نێنی بزەبت گرنگەوەی بەس نەک دو ئامانجەکە دا نابێ وەڵا پاڵی لێ بریت و یەکەم ئامانجت ئاوای بکەی کوڕە وڵایی کورە نەبوو دەی با بڕۆمە ئامانجێکی تر بەس وڵای شتێک شەیە وڵای هەیە خۆی ئەنی لەگەڵ ڕێزم خۆ هەمومان گەنجین بەخوا هەیە خۆی ئیش نەکەرە ئەربخوا ئیش نەکەرە. من کەسی نزیکی خۆم باشە کەسی نزیکی خۆم داوای ئیشی لێ کردم وتی لەسەر ئیشەدامنا گەنجە و ئێ پێ بگا ئۆکەی وەڵا ئیشم بۆی دۆزیوە و کاکەوەرە ئیش بکەوانە وەڵا دووەم ڕۆژ وتم چۆنەوەوانە وتی وەڵا نەمام بۆ ئیشەکە عیبی نەبوو ڕۆژی 25,000 هەبوو دوکانی جلوبەرگ بوو ئەمە سێرەکەم پێی عیبە ئەو عیبێ زۆر مشکیلەیە پێی عیبە مەسەلەن تەبیعیە با تەمەنەکەت بۆنمە تۆ کەسێکی 30 ساڵی پێی عیبە گەنجێک بێ بۆ لای بوون منە کابرا کڕیارە تێ بڵێ من حەزم لەو پانتۆڵەیە ئەوم بۆ بگۆڕە پێی عیب وەڵام من ئیو ئیشە ناکەم ئەگە ئیشەکە بێ لەسەر ئاوا لەسەر کورسی چاکەت و پانتۆڵ و نازام وان هەموو کەسی حەزی لێشی استراحەتە بۆ تۆ نابێ شتێکم بیرکەوتەوە ئەڵێ گەنجەکە بە زۆر حەزی لە سیارابە تر بە باوکیاڵێ ئەمە جا من نازانشتی نکتۆشتان بوو بگەڕمەوە بەڵام هەوڵ من زۆر پێ بکەنە تخوا باتەرێک نەمەوە ئەڵێ ئەمە سیارم بۆ بکڕیت و ئەم شتانە باوکیاڵێ ئێ باشە تەکسێکی بۆ کڕێت کە تەکسێکی بۆ کڕێت ئیتر ئەوش گەنجە تااقەت هەستی کە تەکسێکی بۆ کڕێت ینی ئەو بۆ ئیشکردنی ناوێت ئەو بۆ متعی ژیانی خۆی بۆ خۆشی ژیانی خۆیەوێت دایم لەگەڵ برادە ڕشتی خۆیاتی باوکیڵی باشی تۆ یعنی هیچ پەیان ناکە ڕۆژاڵ باوەڕ هەبێ باوکەکان هیچ ئیشێک نییە ئەگە حەزەکەی وەرە خۆ لەگەڵ ماسەرکەوە بزانێت هەر کاتێک تۆ کەسێکە لەگەڵا بێت دڵنیا بە کەس دەسێ لێ ڕناگرێت باوکی مەسافەیە کەڕون لەگەڵ بڵە کوڕم ڕاستەکەی بەچێتی ئیش نییە تێ بکەنە دیوەتە زۆر خۆش ینی لە چاو تەمەنەوە ئەو قسە خۆشان پام ئەمە ئەم پرۆگرامەکەی من زۆر قسەم کرد ئەمە ئەم پرۆگرامە نییە زۆر قسە بکەیتەوە بۆ منە پرسیار نییە ئەوەی لە ناو دڵ تا بیڵێ ماتەڵێکە لێ پرسم بێتامەیان بێتامە و زۆ بە بێتامیشە بەجواب بیتەوە باش مەیلێ تەپڵە
دەپاقسەکە کەم لێ مەڕێکەکەوێتەنە ئاوەکەەوە چۆنێتە دەرەوە زۆر بە جددی بیرمە ها بەتەڕی ئۆکەی دانێ دووەم یاڵا خورما لەکوێ زۆرە هەوش ئەزانم بەس باقی ناوە بکەم کە نازانم نانەدیت خۆدی کولیچە سێرە کردە پێشتر نە بەخوا یاری منن ئەو شتانە ئۆکەی سەری توێ چیە تاو تۆ هەرچێکم زانی و نانە دانێتتر پێ بڵێ بەزە شتێکی زۆر مهم ئاماداکەم هەتا نوکتەکە دەکەی من شتێکی تر ئەسە نییە یەک نوکتت بۆ ئامادەکەم بزانام ئەیزانیر زەن دڵنیام نایزانی باشە دەی وڵای نازانمەوە بکەم هەرو دوو هەمەزان یەک شتێک یاڵا هەزار پێیەک هەزار پێ خۆی هەزار پێشی نییە من حسابم کردە مناڵیەوە نە فزوڵی بم حزام کرد 42 پێ بوو چۆن گرتە کوژراوە لە ئەرزەکە کوژراوە لە شەڕا چیکردم یەکی حسامەگر ئەم دیوی 22 ئەو دیوی 22 ئەم هەزار پێمی ئەوەیە خۆمان دروستمان کرد یاڵا هەزار پایەک لەسەر مێز بینایەکی گەورە ئەکەوێتە خوارەوە چێڵێ ئای نیسیکت کردەوە ئای قاچم هەزار پێکە کە ئەکەوێتە خوارەوە قاچێکی ئەشکی هەزار پێکە ئەکەوێتە خوارەوە قاچی ئەشکێ چیە لێڵێ ئەی قاچمەی 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 بێتام یاڵا دانێکی ترێ بەس لێگەڕێ نەنە لێ مەگەڕە بێڵ نانە بۆ بەرنامە نابێ بۆی نابێ یاڵا بەیام قەت بووە بۆ نمونە دەردی ماڵسا بەرزانە لە احترامی کامێرە طبعاً زۆر خۆشە کاتی دەورکردن کە لە گەرمەسات هەم لە گەرمەسات هەم لە ئەرێبەرزنیە یەک هیواری مامۆستا بەرزانی دەریێنەرێ زۆر باچاویکەم کە شتێکەکەین لە احترامی فڵاشنگرە بۆ نمونێسم ئاقڵ بەکەڵ لە احترامی ئاو بگرە بۆ مایکەم ئاداناوە من احترامی مایک بگرە ئەڵێ بە قوربان احترامی مایک بگرە یاکە زۆر تووڕابێ وەرێرە شێتۆکە مامۆستا بەرزان بۆ قسانەوە زۆر جوانترە بێت لێرە چاوەکانی ماچەکەین زۆرمانەوە لەگەڵمانە دەستیمانە بوونتە گوشین هەر کاتێک هەنگایەکی تازانین ئەو زۆر بە تایبەتی دەستخۆشیمان لێکە لێرە زۆر شانازی بەگەن مامۆستاگەن بۆ بینەرانی گەرمەساتیش کۆمەڵێک بەس مشتی زۆر تازە و تایبەتمان بۆ ئامادەکردوون هەمووی باس ناکەین بە سۆنەی بەس سەردێڕەکەی باس دەکەین خۆتان دیترە بێ دوای سێکەم بیگەینە مەراق ناڵێ بۆ مەراق لە دڵما ستا بۆ نمونە دوایوی کە من و بلێ لە ئەوروپا هاتینەوە شوەکەی پەیام سەری نەگرتەوە خۆتان ئاگدار بن بەڵام یەک مشکلی تری هەیە ئەم وا نەبوو بەس نازام لە دوای ئەو دەورە وای لات ئێستا لە دەورەکە تۆزیە نازوشتەکە بەسەر باوکە عوسمانە بۆی ئەوە شاسواری خەونەکانی هۆماناتی باوکم کاردانەوەیە لەسەرەوە شاسواری خەونەکانی بێ اینجا ئەم هەفتەی بێتەوە کە وەکو شمانی شەرت نییە هەموو هەفتەیەک گەرمەسات بێت چیە ماڵەکەی عوسمان بێت گەرمەسات هەر بەردەوامە بەڵام خۆمان جارجار هاونیە دوو پرۆگرام ماڵەکەی عوسمانی دەکەین دانێکی تێناکەین دووشەمەیە ئاتۆزە چاوەڕێماکەن دانێ و دیوجێرەکە دە تامیت پێمان کرد باوەسمان بێنێ شتی زۆر جوانم ئامادە کردووە بێگومانم بە دڵتانە بێت و ئەوەشمان بیر نەچێت لە چیرۆکە فیلمی ئەرێبەسنیەش کە هەرجارە و چیرۆکێکی ئەمەیان جیاوازترە زۆر لە گەرمەسات ئەمەیان تراژیدیە ینی ئەو چیرۆکە لە ناو ناخی هەموو کەسێکە لە ناو ماڵی هەموو تاکێکی کوردایە ئەگەر لە ناو خێزانەکەشانەبی یعنی ئەگەر ناو خێزانەکەش ئەو ڕوودا و ڕووی نەدا بێ حتمەن کەسێکی نزیک ڕیا دەورێکی دراوسەیەکی ڕوویدا و من زۆر ئەو کارم پێ جوانە و بە هیوای بەردەوامی هەتەنم خۆشم ناو ستافەکەم وەستافی ئەرێبەسنیە و دووبارە بۆ مامۆستا بەرزانی کە هەم دەرهێنەری ئەرێبەسنیە و هەم دەرهێنەری گەرمەساتە زۆرم وت ئێکا کەس شتێکی تر
ئەو بەستم باسەوەکەم دوایی قەت بووە بۆ نمونە ئامانجی شتێکت دانابێ دوایی لی سارد بوو بێتیتەوە بۆ نمونە هەستی من ئەو شتم زۆر باشە کە ئامانجی شتێکم دانا ئەگە چەند قورسیش بێ هەر ئەبێ بگەمەلووتکە و چەندیش یعنی قورسی بێتە ڕێگام خوشک و برین هەروە بێ چەند قورسی بێتە ڕێگام هەر حەزەکەم هەر هەنگاوی بۆ ئەنە مەگە چەند جاریش لە سەری بکەم بەڵام لی پەشیمان نابمەوە هەر ئەبێ بگەمە ئامانج دۆکو یەکەمیش باسم کرد یعنی بۆ نمونە ئامانجەکە ئەمەیە ئامانجەکەی من ئەمێ من ڕاستەو خۆ ئامانجەکە ئاوا بێمە ئەوێ ئەو چێژەی نابین یا مەسەلەیەکەیە ئەوە زۆر جار تووشی غەزور و زاوە ئەبێ ئێستا بۆ نمونە هەموو کوڕێک حەزەکە کە ژن دێنێ ماڵە غەزوری دەوڵەمەند بێ تۆش داوایەکەی با بتێبەوەستەکەم نەوەڵا هەش بێ خراپ نییە بۆ نمونە کابرا هیچی نییە سێرەکە غەزوری دەوڵەمەنە غەزوری دەوڵەمەنە لە ناکاو ئەو کەسە ئەنی ئەو زاوایە نییە ئەبێتە ملیاردی سێرەکەی سەیارە خان و بەسەوەی چێژێکی نییە طبعا نەکەین ئەوە هین ماڵی زاوە یان بڵێ ماڵی غەزور هی باوکی خۆشت بێ سە من زۆر کەس ئەناسم باشە هەمومان زۆر کەس ئەناسین کە پارێزگاری لەو شتە ناکات نایە بێنێتەوە لە لای بزەبت خۆی هیچ ئەوەی نێر لەدایک بووە هەموو شتێکی لە بەردەسە ئەو کەسە دڵنیا بەدەمە تامی ئەوە ناکە کە خۆی بچێت لە دوکانێکە ئیشکا ڕۆژی 25,000 پیاکە طبعا زۆر بەجددی قسم جوابدایەوە بینەرانی بەڕێز ئەومان بیر نەچێت لە پرۆگرامی ئەمڕۆمانە لە بڕگەی دووەمان ڕاپەرێکی زۆر گەنجێکمان لەگەڵ ڕاپەرە گەنجێکمان لەگەڵ ڕاپەرە ناوی کاکە ئارمانە اینجا لەگەڵ کاکە ئارمان بەرداوامە بینەوە کۆمەڵێک پرسیار لە دڵمایە ئەمەوەی بیکەم دەربارەی ڕاپ و ئەوانە من لی نازانم هەنێ جا کۆمەڵی ڕاپەڵم بۆ برادەرەکانم جارێ دووەم پێم بڵێرەوە نازانم بیلێرمەوە ئەوسە بۆ کاک ئارمانی شاڵێم با بێ خاکی بۆ خڕسکە وازانێ مامە زۆر جوانە و ڕافە دەجایتر بی لێرۆ بەعکسێ لێبوو نەزانم دووبارە ئەگەڕێنە وڵاتان و جارێکی تریش سوپاس بۆ سپۆنسەرەکەمان ئێم سنتەر و لەگەڵ کاکە ئارمان ئەگەڕێنە وڵاتان بێگومان لەگە پەیام خانیشە بینەرانی بەڕێز گەڕینە وڵاتان لە پۆدکاستی دیمان دیوان بەس نانە بەسە پۆدکاست و دیمەن بێکەوە بینەرانی بەڕێز گەڕینە وڵاتان لە بڕگەی دووەمی پۆدکاستی دیمەن و زۆر سوپاسی ئەم سنتەرەکەم بۆ سپۆنسەرکردنی مایپاتانە و بۆ بەرهەمەکانی ئەپڵەتوانن سەردانی ئەم سنتەر بکەن و زۆر بەخێراتنی کاک ئارمانەکەم سپاس بەخێر بی زۆر سپاس زۆر سپاس کاک ئارمان گەنجێکی لێ هاتووە گەنجێکی زۆر سەرکەوتووە لە بواری ڕاپە ینی زۆر زارەوە ئەبووە هین لە مێشک ماموو باشەوە چۆن ڕاپیان بۆ دێ دوای بۆم دەرکەوتوە بەندەکەی خۆمان هەیە مەسەرەن دانیشی بەندت بۆ دێ ڕاپەکەشت بۆ دێ و شتێکی تر کاک ئارمان جێشانازیەوە کە یەکێکە لە کوردستانە توان بڵێم خاوەنی ڕێکۆردی ئەوەیە کە خێراترین ڕاپ لە ینی خێراترین وشە لە زاریا دێتە دەرێک لە کاتی ڕاپوتن ئەوەش بێگومان بە کەس ناوەترێ بەخوا من خۆمی لێ نادەم بەخۆ ئەوە بە خێرایی ئەو هەموو وشەیە ئەڵێن بەسەری زۆر ئەشتوانە دووبارەیکەنەوە ئینگلیزی تێکەڵەکەنەوەوانم کاک ئارمان سەرەتا خۆت بناسەنە بۆ بینەران من ناوم ئارمان ئەوە لە ڕاپەکانم ناسراوم بە ئاروبی واتە ناسناوم ئاروبیە لە ساڵی 2012 دەستم کردووە بە نووسینی ڕاپ و دروستکردنی ڕاپوانە تەمەنم ئێستا 25 ساڵەوە لە هەولێرە ژیم تەمەن درێژبی
ئەی چەند بەرهەمەتەیە کاک ئارمان؟ بەخوا نازانم بەس زۆر بەرهەمم ئەزانی چۆنە من لە بەرهەم زۆریان نازانێت چەند بەرهەم نا من زۆر ڕیکۆرد ئەەکەم زۆر ڕیکۆرد ئەەکەم من دایما لەو کەسانە نەبووم هەر لە مناڵیەوە تا کۆمڕۆژ لەو کەسانە نەبووم کە مەسەلەن ئەگەر ئازارێکم لە دڵابیان مشکلەیەکم هەبەیان دڵم تون بەهۆی چەنۆکارێکە قەت لەو کەسانە نەبوومە کە بڕۆم لای کەسێکی تر دانیشم باسی دەردەکانی خۆم بکەم یان بڵم ئەو خەفەتەم هەیە هەمووی دێناوتە ناو ڕاپەکانی خۆت هەمووی بەس ئەنووس هەموو ڕۆژ شتێکی نوێ ئەنووسم هەموو ڕۆژ شتێک ڕکۆرد دەکەم هەر بەردەوام لەگەڵی ترنا زۆر شتم ڕکۆرد کردووە بڵاویشم نەکردوێتەوە ینی لە بەرنامەشمانیە بڵاوی کەمەوە بەڵامی تر زۆر ڕیکۆردم کردووە نازام لێم تێک چوە چەند بەرهەمەوە بزڵبێت کاک ئارۆ بڵێم ئارۆیان ئارمان بەخوا ئەگەر منتەوێ پێم بڵێ ئارمان ئەگەر ڕاب منی ڕاپەرەکەتەوێ بڵێ ئاروانە کاکە ئارمان وەکو ئەوەی بیسی بێتم چیرۆکێکەیە کە ڕۆژپێستەکان کات خۆی لەبەر ژێردەستەی کە ڕەگەزپەرستی لەلایەن سپی پێستەکانەوە کۆمەڵێک ئازار و نەهامەتیە بۆ لە ناخیانە نەیانتوانیەوە بە خۆپشاندان و تۆنەڵی حکمی دەسەڵاتی خۆیان بیسەپێنن ناچار بوونە بەڕاپ ئەویان کردووە جامێت تۆ باسێکی زیاتری ئەوەم بۆ بکەی کە ئایا ڕاپ لەکوێ سەری هەڵداوە چۆن ئێستا گەیشتۆتە ئەو ڕاپی ئێستا ڕاپ ساڵی 1970ەکان لە ئەمریکاوە سەری هەڵداوە ئەو کاتێککە ڕەش پێستەکان لە ژێر کاریگەری ڕەگەزپەرستی بوون و لە ژێر کارگەری ڕەگەزپەرستی پێپەستەکان بوونە چەند ڕاپەرێک یان چەند کەسێک لە ناو خۆپیشاندانە هەڵەستن بە دروستکردنی ئەم جانڕایکە ئێستا زۆر باو جانڕای ڕقمیەکە لە هەموو وڵاتەکانی ئەوروپا و ئەمریکاشەوە تا بڵێ هیپاپ ئێستا ڕقمیەکە یعنی بەسەر جانڕای جاک و ئەوە جاز و ببوورە جاز و ئارمبی ئەوانەوە سەرکەوتووە زۆر ڕاب بەوە دەستی پێکرد کە ئەم ڕۆژ پێستانە مافی خۆیان نەویست داوای مافی خۆیان نەکردو بۆیش ئاوایان نەکرد ینی ژێر دەستنین تا ئێستاش ڕاپەرەکانی تر کە ڕاپەرەکانی تر کۆنسەرتەکان سیرکەی هەموو جمهورەکە ئاواکان هەموو خۆشیانەر ئاوا ڕاپڵن لەوەوە هاتووە ئیتر ڕەشپێستەکان لە 1970ەوە دەستیان پێکرد و داوای مافی خۆیان ئەکردو بە شێوازێک کە جیاوازی هیپاپ چییە لەگەڵ جانڕاکانی تر یەک شتی هەیە کە جیاوازیەکە لە هەموو جانڕاکانی تر ئەوش ئەوەیە لە هیپاپە ئازادی ئۆکەی یعنی هیچ قانونێک نییە ڕاد بگرێت لە هیپاپ بۆیش خۆشمویست حڕی عاشقی ڕاب بووم لەبەرەوەی ئەتوانی هەر شتێک بنووسی و بێڵی سانسۆرت نییە ئەتوانی بۆ جێرە تێ داوای مافی خۆت بکەیت تێگەی لەوانێ من ئێستا بتوانم لەنێو ڕاپە هەندێک و شە بەکاربێنم هەندێشت بکەم کاگەر بێت و وەکو گۆرانی بێژ بیکەم ئەوا دەرناسە ینی ئەوە نابێت یەک ناگرێتەوە تر ئەوە دەست خۆش کاکە ئەرمان کێ پاڵپشت بوو کەوی بە ڕاپەر پاڵپشتم خۆی ئەزانی پاڵپشتیا من لە نێو کوردستانە زۆر عیلە ئەناسم یان زۆر کەسە ناسم نەفەری وا هەبووە ئەیناسم دەنگی زۆر خۆش بوو کە ئەتوانێت ئەو کەسە ببێتە سوپرستارێکی گەورە لە کوردستان کە خەڵک لە دەرەوە بێ بە سەیری گوێ لە دەنگی ئەم کەسە بگرێ بەڵام تا ئێستاش گۆرانی ناڵە و قەتشناڵ لە بەرەوەی ماڵەوەیان گۆرانی ڕێگە نادەم گۆرە هایتر هەر لەو مێشکە ماون هەندێکیان بەس من گرنگترین شت کە پاڵپشتم بوو ئەوە بوو یارمەتیان نەداوم ماڵەوە بڵێن یارمەتیان داوم ستودیۆیان بۆ دروست کردو وانانە بەس ڕێگریشیان لێ نەکردو ڕێگری کە لەم نەکراوە زۆر یارمەتی دەرم بۆ پاڵپشتم بووە بۆیە توان بڵێم ماڵەوە دەست خۆش بە کاک ئارمان پرسیارێکی تر بوون منە ئارمان کە ئێستا ڕاپەرە حتمما ئێستا پێشەوەی جەنابەت میوانبی پرۆگرامی چۆنی بڕگەیەکەمی من و پەیامخان لە پۆدکاستی دیمەنە باسی ئامانجمانە کە تۆمۆحی گەنج هەر گەنجێک بوون من تۆمۆحمەیە بگەم بەوە تۆ تۆمۆحتەوەی بگەی بۆ ئامانجی کە دادناوە ئامانجی کاک ئارمان کە پێشەوەی دەستکا بە ڕاپی کرد بۆی ئامانجیان شتی تر بوو بەڵام پێی نەگەشت ئایا کەوتنی زۆر بینی کاک ئارمان تاگەشتە و کاک ئارمانی ئێستا وڵای خۆی بە تاکید لەبەرەوەی لە کوردستان بەداخەوە کە تۆ بڕیارەدەی ببێ بە ڕاپەر ئەبێ یەکەم شت بیر لەو بکەیتەوە ئەم شتە بۆ پارە نەکەیت لەبەرەوەی لێرە پارە بە ڕاب پەیدا ناکرێت خۆت ئەبێ پارەش بدەی هەتا شتەکە ئەەکەی تێگەی وەک خۆبەخشێک بڵێ بەس من هەر کردم هەر بەردەوام بووم لەبەرەوەی
یەکە لە ئامانجە هەرە گەورەکانی ژیانم ئەو بووە کە ڕۆژێ لە ڕۆژان هیپۆپ و ڕاب بێنمە ناو کوردستان بە شێوەی خۆی یعنی بە شێوەی کە ڕاب چۆنە بزەبت بەو شێوەیە بهێنمە ناو کوردستان نەوەک خۆشم یعنی تۆزە کوردەواری و شتی کوردەواری لەگەڵ تێکەڵکەم و ئیتر ئەوەنەک بچم مەسەلەن لە فارسەکانیان لە عەرەبەکانیان کۆپیکەی بزەبت کۆپی وان بکەم بە تەرجمەی حرفەکەی توانی ئۆریجیناڵەکە بهێنی خۆت بزانیشتە ئۆریجیناڵەکە چیەوە خۆت شتێکی نوێ جا ئەمانجی من هەر لەو کاتەوە کە دەستم پێ کردووە ئەوە بۆکە ڕۆژە لێرە یان ئەو کەسانێک کە حەزەکەن ببن بە ڕاپەر لەبەرەوەی من ڕۆژانە مسجم بۆیە تەمەنی 12 ساڵ 13 ساڵە 15 ساڵە حەزیان لێ ببن بە ڕاپەر دەڵێن توخوا چۆن ئەتوانین ببین بە ڕاپەر چۆن بنووسین چۆن دەست پێ بکەین ئیتریانی ئەمە شتێکی خۆشە لای من کە چەند گەنجێک لێمە پرسن کە چەند کەسێک حەزیان لێ و منیان پێ باشە و لە من ئەپرسن جا من ئامانجم هەرەوە بۆ بەڕاستی هیپاپی جددی و ڕاستی ئۆریجیناڵ بهێنمە ناو کوردستان و خزمەتی خەڵکی پێ بکەین ئەی هیچ بەرهەمێکە تێ بەرنسکانە بڵای بکەیتەوە والله خەریکی ئەلبومێکم لە ڕاستیە بەڵە خەریکی ئەلبومێکم لە ئێستا نامەوێت جاران ئەگەر جاران بواە ینی هەر ئەچوومە ستودیۆ هیچم نەئەنووسی هیچ قەت هیچم نانووسی ئەچوومە ستودیۆ زەریاب کاکە زەریاب لێرە سڵاوی لێکم کاکە زەریاب بیتێکی بۆم دروستە کرد بیتەکەی داگیرسانە چوومە پشماکە و فریستایلمە کرد لە خۆمە ڕاپەکانم ئەوت زۆربەی ڕاپەکانم کە ئێستا بڵاو کردەوە فریستایلە بێوەی بنووسم ئێستا کە خەریکیەوە ئەلبومەم زیاتر ئەمێ کات یعنی کات زیاتر بدەم بە خۆم و پەلە لە شتەکان نەکەم هۆ بۆ شتێکی جوان دەرچێت و دڵنیام کە دەرچوو بەدڵی هەموو لایەک دەبێت من لە هەموو ژامەرە و ڕاپە مەزانێ وەساوە تام بڵێم ئەوە ڕاپە ئەوە قاپە ئەو بەیامە ئەوە پۆدکاستی دیمەنە ئەوە کاکە ئارمانە جا ئەمەیە باسیەکە من کەوتم ئەمەوێ ڕاپی ئۆریجیناڵ بێن بە ناو کوردستان کە ڕاپچە خۆی نەک ئەمە قاپ ئەمە بەفشەوە منە بەڵێ من هەر بە منداڵی دەیانوت مێشک بە تاڵی قسە ناکەشێتی لاڵی بێ ئەمەلی مێشک خاڵی لەگەڵ شعرەکانی ناڵی یارمان وا دێ ناڵە ناڵی ئێستا دەڵێن خۆت بە تاڵی دەڵێ نارە خۆش بە حاڵێ بەردەوام هەوڵ دەدەم تووڕە دەبن کە کۆڵ نادەم دەزانن کەسێکی سادەم بەڵام ڕوو بە هەمووان نادەم خۆم لە حەست و دەکەن لادم دەبێ بە نامردان بادم باشم مادم دوام کەوە ئێرە بە کۆیلەکان ڕادم وا سەیرم مەکە بەس چونکە بێ فرت و فێلم چونکە تۆزێ ڕێزم گرتی وا مەزانە کە من گێڵم وەکو نەزان سەیرت دەکەم چونکە وا ئەزانی زۆڵی نەزان سەیرت دەکەم چونکە لای من وەک حۆڵی شۆڕی زۆڵی لێرە هەرزوو دەبڕن قۆڵی یەکەم بە تۆپی فوتبۆلی یەکسەر پێتەکەن دوو گۆڵی گەلم ئامادەیە گەنجم وا لەسەر زادەیە هێزم زۆرە بەو ڕادەیە نێڵم هەرچی نامەرتەیە بزانە من هەناسم دیانەوە ئەمە لەکوێ ئەمە قاپە و مەڕاپە لەکوێ وایەوە ئەسەکەم شتی نالی تێکەڵ کراوە ئاسە چۆن مەسەلەن باسەگەڵی وات لێ ئەەکە مەسە وای بۆ من وەکو ناڵی قەزت نالی شاعیر و ئابزانم لەوێ بەڵێ لەگەڵ شعرەکانی ناڵی ئارمان وادێ ناڵە ناڵ ئەمە بەستم دێ ئیتر ئاوا ینی ئەمەویست ڕاپی ئۆریجیناڵ ینی ئەمان هەرە سەرەکەکەی منەوەی ڕاپی ئۆریجیناڵ بهێنمە کوردستان و بەو ناعا لە خەڵک ئیتر تێبگەن بۆ چونکە منەم ستۆریەم لە پۆدکاستێکی تریش باس کردووە بەس بۆ تۆشی باسەکەم ڕۆژێکیان لەگەڵ ساق تەکسێکا سەرکەوتم ئیتر پێمی وتوتی حەزی لە گۆرانی شت بوو ئێستا و گۆرانی لە یوتیوب پێ کردووانە من شتم ئەمیست تراکێک خۆمی بۆ پێکەم یعنی گوێ لێ بێ بزانم ڕاکشنی چۆنە بێ هاان تۆزێ بەد ئەوە بوو وەڵا گۆرانیەکەمان پێکرد و گوێ گرت تا تاو هیچ قسەی نەکرد پاشان وتی ینی تۆ ڕاپەری وتم بەڵێ وتی ینی ئیمۆی ئێستا وازانن ینی ڕاپەر ئیمۆیە و ڕاپەر ئاوایە ئاوایە تا مەسەرەن منەمەوێ عەسلی شتەکە ئەگزامپڵی عەسلی شتەکە بۆ کوردستان هەموویش منیشتەوەم توش بە کاگار شتێکی خۆش تازە بەرهەمێکم گرد کرده بوو هەنیێروا کردبووم تازە گۆرانیشتم وەڵا ڕۆژێ ناو تەکسی بووم ڕەفیقەکەم لەگەڵ بوو دام دوژمنم وەیە بچمە شوێناگەی کە نەمناسێ بە زۆر خۆم بناسێنم بڵێ من فڵانم نازانم چونە پێویست ناکەم وەڵا داژم کردی گۆرانێکم وتبوو قەدیم ناو ئینەگەڕیدا بوو وەڵام مەسەلە گۆرانەکە ئیشەکە لە ئەیواکسەکە ئیشەکە بخۆم مەسەلەشمان کردوتەوەوانە قساکەین قسە و باسەکەینەوە وەڵادی باسی گەنج کرا و باسی هەفتاهەشتاونەوە ئەوەنی قەدیم جیلی قەدیم کرا وەڵا وا گۆرانی منەڕوا ساق تەکسی وتی
سي الرول الدعوة شيء إيه تخوا بيم بلي وقصبوا منك واسي منك إيه تخوا ورا بيم بلي أما كان زوجي لي إيه ما سمعك والله سكين ما شي بلا مدعوت والله ما مكانه ومن إن جاوتي كاكا والله خزالة بخوان هذا وتمنا طبيعية يعني اشتاقش هو نبوهر قراني كي كومبو يعني بهمان شيء وتوب مويز بس ما بسكم مرك أو إذا مشك دانا أبوك بينا خوش بوا لو جيلي خوي وشتانا نبوا هبينا خوش مثلا كأن زكسر كوتو بيرك ساقة والله عيني أب براخم بلا برك بوما كتريا بس استيهمو جيلي قوا أو جيلي كي جيلي دوي خوي بيقبولني السيما قورة ترببين جيلي دو زارة كان أمازون هلا خواها نوع هكذا لو جاي قورنا بن لبرتام أولا منالي شواي عم بون من عائلة العائلية كيبون من السيكسن شو عركسن يا كم منال أو يش يا كم منال زور مسيطرة دوا مسيم دايما دوا مسيم مشكلانة بيكوا جا مثلا كي كردي عليه أو بسر أوهات وبويا هويتي بسر أوهات وزور أو مشكلة زي وادارم وش تعرفنا منه هذا زاد من رابكم بو كسي بيكر زارك عينا ناو سارو تاكسي وشتوا توابو بيمي وتوتي برارو تمسي وتي من مانجا كامل او نقصناك مو ليت ياك ما كامل يوت اقصناك مو يتو كردت استا بس وايت بام برسالة بكم لك أرمان تو برسالة كده شتك يدل أجر بوتا مراخلة سامن شتك عماده شنو بس بو مراخلة دلهم كاك أرمان زور جار أبينا بونمنا ك رابرك هاي مثلا سوق أو يوتيوب بس زور جابيني وبزور بخيرات ريلين وشون فرياق خوي أما تكنيكا سبونه من أبو تواني شتكي بانزا بيس تركي أو مثلا إنجليزي ببيعوا إيقاع على برو إنك طبطة بدروس كابزام طبطة وشو دروس تاعها طبيعية يحتاج عرض متباب يقول لي بقدر سرد كوي باركان بردام ببردكوي بردكوي بردبي وبلا وكبركوي بار دفيد وايم بكمينا وسم تاكو وكاتي هم كز دبيت فان تاكو وكاتي دبيني قولي هم رابر انا مصدق قافي بتجنم خد الوقت شو كان تو بدواي باركوتي من الدواي وش كان ما شتم ياخذنا خوش مراستنا اظن بنابو من بينوس بنابو من دينه تزاني كبالا وانم بزانا شيك او تون اكري زال وسريح تل اتوان بروم بس يعني استابي مديتو ما شاء الله أربطة متباب دولي بقدي سرد كوي باركان بردام ببردكوي بردكوي بردبي وبرد وكبركوي باركم دبي كوينا وسم تاكو وكاتي هم كز دبيت فانم تاكو وكاتي دبيني قولي هم رابرانم زور سريع تريج لاستوديو اتوانم بلم اما خوي تشونا ابي بدواي تكنيكا بقري تكنيكا كان سين منا خوش ميوزك يعني موسيقى وقولاني اشتواء الله لمشتانا دلنيام شهر زيها سنير هيا 808 هيا لنو موسيقى وشتا أبي بزاني سنيرك كأوا أروى مثلا أبي لو بينها حسابي أو لو بينها بالضبط بتبي السريع بروي لو بينها دو كلمة سي كلمة بلي هريزنا بدو كلمة أو زدو كلمة سي كلمة شون أبي بدواي أول شانة بقري ككورتا وأول شانة بكار بيني ككورتا ولا همان كدا زور وزنو قافيها بينك بس بونمنا آخر والشكاني وزنو قافيها به أربطان بوتباب باركان بردوام ببردك يبرد بيوبرد ويكبا همو ببدس بار 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 بعين الكلمة شطاوبة تكنيكا بخش شهر زاي بفيديو زيتا من زود على قرانية مثلا أمراض كان بكار دينم بيش جروباش جروب وقت وأنا دبري كمان بخواك كمان تو راب زين لا والله هس تو أي بو إيوه شتكنالن كاك هستي بو توش قراني كنالي كاك أرما زور هلاكر هستي أنت سريت ويا إيه رابنا ظالم لا كده رابي اللي تقوله جاب حكم مزوزور برادرين بيكوا أبرويت أو ما تشكشكي برادر كان جوانا صار صعب برادر كان كوبليك تاع بشكشكم لتو زيات برادر كان أي نوري تاوام برادر كان أي نوري تاوام برادر كان من بابوني ساكتو ماوام طبلم ناس كابو برد هاي بجدا خوش والبانا والله كاك هستي أبي ما تزالك
بدێ پێیان خانیش تۆزە پرسیار والله کاکە. حق گۆرانێکشمان پێشکەشکا بەخوا ئەی وەڵڵا چۆنە هەردووکمان وتمان تۆ ماوی ئەبێ شتە بڵێ بەخوا من سەوتم خۆشن زۆر داوای لێبوورنەکەم گۆرانیتیانە لای من ئەم ئۆفەرە بۆ من نابێ باشە دی کێشە نییە فەرمو پێیان بڵێن نەزانم چی پێ بڵێم ئەوەدا گلەی لە منەکەی پێیان بڵێن مشکلی پێیان خان چیە باشە حەزەکە دامن لە ناوڕاستی قسەکانی منە بێتە ئەو شتێ حازر کاک ئارمان جان تاوکو ئێستا هیچ بە قوڕامەتم ساتەقێتەوە کاک ئارمان تاوکو ئێستا مەسەلەن هیچ کەسێک هەبووە بۆ نمونە لە ڕێی تۆوە بتوانێ ئامانج و خەونیەوە بێتە ڕاپەر بەس لە ڕێی جەنابتەوە مەسەلەن پێگەیشت بێ خۆی یەک ڕاپیەکە کە لەو بەهرانەی کە منوە هەستەکەم لەوەتەی لە ناو ئیشی ڕاپم و ڕاپەکەم ڕاپ شتێکە کە خۆت ناتوانانی هەر چەندی هەوڵیش بدەیت ئەگەر لە ناو ناختەوە نەبێ ئەو شتا ناتوانێت سەرکەوتوی بێ لەبەرەوەی چەند تەکنیک و چەند ڕێگایەکی هەیە و چەند ناوە ژیانێکی هەیە مەسەلەن هەموو کەسێ ناتوانێت مەسەلەن کەسێکی زۆر دەوڵەمەند کە قەت هیچ مشکلەیەکی نەبووە لە ژیانی و هیچ ناخۆشیێکی نەبینیوە لە ژیانی ناتوانێت ببێ بە ڕاپەر ناتوانێت دەوڵەمەنەکان بیگەنە مێژوکانەوە نابنە ڕاپەر زیاتر ئەوەیە تۆ نەخۆشیەک ئەبینی لە ژیان دەردەکانت نەکبەت گلەی لە دەسەڵاتێکەکە کە تۆی لەژێر یان گلەی لە کۆمەلگا ئەەکەی ئیتر باش شێوازە خۆر تراکی ئەوەش هەیە شادیش هەیە ڕاپی شادیش هەیە زۆریشە ڕاپی شاد زیاترە لەوانی کرد ئەمەیان شۆڕ بۆ دیسە ینی کەواتای تر گوێ بگرن ئەوانەی قەرزارن کاکە قەرزەکاندان ڕاو ئەوانەی قەرزارن هیچ پێویست ناکەن نامە بنێری بڵێ برا قەرزەکەم بدەرەوە لە ڕێی ڕاپەوە ئەتوانی ناوی قەرزەکەم بیتەوە کاکارمان تۆ چەند ساڵە ڕاپەڵێ من زۆر ڕقم لەو پرسیارەیە لە بەروی بەجدی باوەڕم پێ بکە لە هەر کوێ داوت کرابم قسەم کردو و پرسیاریان کردومان جوابم میاوتە زۆر لەبەرەوەی بۆ لەبەرەوەی نە هەر بەجدی من یعنی هەر کەفامم کردووە کە حەزم لە ڕابووە هەر حەزم لە ڕابوو هەر بەدواوە کرد یعنی توانم بڵێم هەرکە 6 ساڵ 7 ساڵ بوومە گوێم لە ڕابگرتو هەتا ئێستا بەس دەستپێکردن ئەوە یەکسەر دەستم پێی نەکرد چۆن دەستم پێ کرد ڕاپی ڕاپەرێکانی ترم ئەنووسیەوە ئۆکەی هەموم ئەنووسی کەڤەرنووسی سەبر دواتر لەبەرەوەی لە نێو ڕاپە کەڤەر نییە شتێک قانونی ڕاپ ئەوەیە کە ئەتوانێت کەسێک تێکستەکەشت بۆ بنووسێ بداتە بیڵێ بەڵام ئاوات لە ناو ڕاپە ئاوات جدی وەرناگیرێ چونکە لە ناو ڕاپە گەر بتەوێت جدی وەرگیرێ ئەبێ شتەکانت هەمووی خۆت بینوسی نابێ کەسێت تێکستت بۆ بنووسیان کەسێک کەلیمەت بداتیان لە پەرتو کوشتی وا بیدزی ئەی کاریگەری هیچ ڕاپەرێکە بۆ لەسەر تۆ بەتەکید بۆی پێ ڕاپەری تر هەبووە من تێکستەکان نووسە دواتر خەتێکی ئەو کردومەتە خەتێکی ئەو خەتێکی خۆم خەتێک تاوای لات هەموو بوو بەی خۆم ئێستا زۆر لەو ڕاپەرش باشترم ئەمنم ڕاپەرێکی جارە من کە گوێ لە ڕاپەکانێکرم 4-5 دەرەجە هینەکەی سلۆکەمەوە ئەڵێم زام چیڵێ کاریگەری لەسرم هەبووە ئەمنم یەکێک لەو ڕاپەرانە بووە یعنی ئەو وای کرد حەزم لەم کارە بێ زیاتر تێگەی ئەو وای کرد زیاتر بڕۆمە ناو ڕاپ و دنیا هیپاپەوە ئێسەر دنیاکەش سوایدا ئەم جیلا زیاد ستایلەکان هەمووی پۆپانی تۆگەر دقت بدەی ئێران باباسێکی ئێران بکەین بۆ نمونە لای کوردستان خۆمان تا ڕادێکنا لە ئێرانە و کاتەی تۆ جیلی کۆنەکان بۆ نمونە هومایۆن و شەجەریان هومایان شەجەریان و هایدە و مەهەستی و ماهین و ئەو جیلە گوێ لە گۆرانیانەگە بەس ئێستا ئەم جیلە گەنجە مستەحیلە لە ملیۆنێکە هەزاری گوێ لە هایدە و مەهەستی و ئەو بگرێت هەمووی ئەم ستایلە تازانیان وەرگردووە ئارەنبی تر پۆپا وردە من دڵنیا ماوەیەکی تر وای لێ دێ ینی چەند ساڵێکی لەوێ 15 ساڵێکی تر هەر جوودی نەمێنێ بەتەکید من بۆیەشە ینی ئێستا کە خۆم ئینڤست لای شەکانی خۆمەکەم و خۆم مەسەلەن مەسروفی شەکانی خۆمەکەم لەبەرەوەی ڕاستی پێ بڵێ من بۆ ناوبانگ ناکەم من بۆ چیەکەم
بۆ ئەوەی خەڵک کە حەز مەسەلەن کە گوێ لەم بگرێ حەزی بچێتە ڕاب خۆی هەوڵدا دەست پێ بکات و دڵنیا بە لە کوردستانیش وەک ئەوروپای لێدە ڕۆژەک هەر ینی لە ڕووی جێگرتنی مۆسیقا و دڵنیا بە لە کوردستانیش دڵنیام هیپۆپ و ڕاپ بێتە جانرایەکەم وەکەوەی چۆن لە ئێستا ئەڵمانیایە ئەمریکایە وڵاتە زلهێزەکان هەمووی ڕاپە هەمووی هیپاپە جانڕاکانیان لێرە شوای لێدە دڵنیام ڕۆژە ئینشەڵڵا وای لێ دێ و کاک ئارمان ئەتبینی نۆزانی لە شۆ لە ماڵ دانیشم ببینم بڵێمەوە چیە و کۆنسێرتم وەڵا کۆنسێرتی میوانی بەرنامەکەی ئێوە ئەوە کاک ئارمان ڕۆژە میوانی بەرنامەکەم بوو کاک ئارمان گیان ئێمە زۆر خۆشحاڵم بەناسینەوە و بە میوانەریت ئەم ڕۆبی بە میوانی ئێمە ماڵی پۆدکاستی دیمن داوادان کردەوە ماڵی خۆتا و زۆر خۆش لەو دەقەیاتە سەر مستەربین زۆر خۆشحاڵ بووم بەجددی گەنجانی وەکو جەنابەت زۆر حەزەکەم دایمە لە نزیکەوە بیان دوێنمەوانە هەم بۆ سوود بۆ ژیانی خۆم سوودی لێبینم چکە خۆشە تۆ تا ئاماژەت بەو کە لە مناڵێ و مەسەلەن ئامانجت هەبووەکە وەکو ئەو ڕاپەر و شت بنووسی و ڕاپ بڵێیت و ڕاپ بخوێنیەوەنەوە تا دەست لەخوا بەزابێستە خاوەنی بەرهەمی خۆتوانەی اینجا قسەی کۆتایی تۆ تەندروست باش و لەش ساقبی لە ئاستی زۆر باشتر و بەرزترا بۆ بینیم ئینشەڵڵا هیچ نەماوە لە من یەک نەخسمەوە تاقیتم کرد وتم بزانمە توێ پرۆگرام زۆر تاوێنە بەڵێ کەواتە بینەرانی خۆشەویست با من بۆتان بڵێم کە ئەم کچە دیارە حەزەکە زوو پرۆگرامەکە تاوا بێت نامە زوو کۆتایی بێنە بەڵام ئەمەوێت کۆتاییەکەی بچێتە لای کاکە ئەرمان پێشکەشکردنی تێگەیشتم ئەویان جوانە پێشکەش کاتێک مۆزوعەکە تێکداوە بەسەر دێنیتەوە کاک ئەرمان کۆتایی پرۆگرام لە لای جەنابتەوە کۆتایی پێدێنین بەڵام کۆتا پرگەمان من و پەیام زۆر خۆشحاڵ بووین باتنی کاک ئارمان لە کۆتاییە پرۆگرام و بەرهەمێکی خۆی کۆتایی بە پرۆگرامێنین و زۆر زۆرێکی تریش زۆر سپاس بۆ ئێم سنتەر بۆ ئەم دوو ئایپاتە جوانە و ئێم سنتەر باسێکی ئەم سەردەرەکەیان باسیکەم تێخۆم باسەکەم کاتێک سەردانی ناو ئەم سنتەرەکەیت دڵنیای لەوەی کە نرخەکان زۆر گونجاون و بەرهەمەکانی ئۆرجیناڵە ینی ئۆرجیناڵی ئەپڵە ئەو ئەپڵەی کە تۆ لە ئەمریکاوە کەسێک ئەیکڕێ بۆ من هەمان و ئەپڵەیە لێرەیە ینی فەیکیتیانە و زمانی لەگەڵا چۆنەوەی گەرنتی لەگەڵا و هیوادارم هەر کەسێکە بەرهەمەکانی ئەپڵ بەکاردێنێ و بێگومان کاک ئارمانیش کە بەرهەمەکانی ئەپڵ بەکاردێنێ بێ لە ئەم سنتەرە بیکڕێ و سەردانیان بکە و لە کۆتاییە من بەم ڕاپەی کاکە ئارمن کۆتایی پێدێنم بە ناوی ئیمپۆسیبڵ اینجا من لای خۆم ئەوم کردووە با یەکتاخوا ئەوەی بکەم کاک ئارمان ئەو بە کورتی باسێکی و بەرهەمەمان بۆ بکە ئیمپۆسیبڵ بۆی ڕاستەخۆ لێرە بیکەمە سەری ئیمپۆسیبڵ یەکێکە لەو ترەکانێک کە لەسەر کوردستان وتومان و نووسیمە چۆن دروستمان کرد و تراکە من و زەریا بۆ ڕەفیقێکم بڕیارماندا کە چاڵنجێک بکەین چاڵنجەکە ئەوە بێ لە ڕۆژێکە تێکستەکە بنووسین ڕاپەکە ڕیکۆرد بکەین و لە هەمان ڕۆژیشدا ڤیدیۆی بۆ بکەین هەمووی بە ڕۆژێک تەواو بکەین هەموو ئیتر چاڵنجێکمان کرد ئیتر ئەم تراکەی ئێستا کە پێیەکەی ئاوا بوو ئاوا دروستکراوە لە یەک ڕۆژە هەم ڤیدیۆی بۆ کراوەم تێکست نووسراوە هەم ڕیکۆرد کراوە لە یەک ڕۆژە هەمووی چاڵنجی خۆمان کرد هەمومان بە یەک ڕۆژ تەواو کرد بینەرانی بەڕێز کۆتاکەی ئەبینە لای کاکە ئارمان پێکەوتووە لە بەرهەمێکی کاکە ئارمان ئەگرین بە ناوی ئیمپۆسیبڵ کوردستان بە ناوی کوردستانەوەیە فەرموو با پێکەوت گوێگربین کوردستان پەریشانە کوردستان پەریشانە نەهێنمان زار بوو داگیر کەراوەرن سەر کوردستانێ نەهێنن دلێ مە بشەوتێنی ئەم چوقا باندەکەم بۆ ئاشتی دۆستی کوردستان محاڵە لە دەستدان پاشە و شەهیدان پاش ئازار و خوێن ڕژان لەناو پیس و خوێن مژان گەنجی بێستاوان کوژان جەرگی داکمان برژان هەر کوردستانیان نەمان کوردستان محاڵە لە دەستدان پاشە و شەهیدان پاش ئازار و خوێن ڕژان لەناو پیس و خوێن مژان گەنجی بێستاوان
کوردستانیان نەمان یان با کورد بم یان با بمرێم هەرچەندی کردم ناهێڵن خاوەنی وڵاتم بێم لە پێناو ئاڵاکەم چەندەها شەهیدم داوە دژمنم وا ڕاوناوە کەرگیز نێنەوە ئەم ناوە تۆ بەخشم بۆ وڵاتم تاکو ئەو ڕۆژەی کە ئەمرم گەرمردم حەزەکەم ماڵای کوردستان بێ بە کفنم کەسک و سۆر و زەردە بۆ من هێمای ژیانە ناهێڵم بەلاش بڕوە خوێنی هەموو شەهیدانە غەڵەبتم هەربی ماوە ئەنفالم لێ یاد ناچێ کۆبانێ ئەفین شنگال چەندی بڵێم تەواو نابێ هەمیشە لە باوەشتم بۆ تۆیە لە قزمەتم کوردستان گەرتۆم هەبێ لە هەموو دنیا بێ منەتم دەستەکانم لە ئاسمانە و دڵم خوددایە هاوارە چۆنە لە وڵاتی خۆمان ئەمڕۆ بوون بە ئاوارە دژمنی خوێن مژە تاوی پێمان هەڵ نایە مردم بۆ ئێوە پێشمەرگە هەرگیز هەڵ نایە یان ژیانێک بە ئازادی یان با پێکەوە بمرین یان پێکەوە دڵمان خۆش بێ یان با پێکەوە بگرین گەنج و پیر و منداڵ ئەمڕۆ هەمووی ئامادەیە وا بەهێز بووین ئەمڕۆ دژمن بۆمان زەڵاتەیە سوێن بە کەرکووکی پیرۆز سوێن بە چیای سەفین ئەم جارەیان هەبێ بمرین نەک جارێکی تر شێردەستین سوێن بە کەرکووکی پیرۆز سوێن بە چیای سەفین ئەم جارەیان نەبێ بمرین نەک جارێکی تر شێردەستین کوردستان کوردستان مەحاڵە لە دەستدان پاش هەموو شەهیدان پاش ئازار و خوێن ڕژان لەناو پیس و خوێن مژان گەنجی بێتاوان کوژان زەرگی داکمان برژان هەر کوردستانیان نەمان اجتماعی کن فرد پیرازی منزل که اخو کردستان اجتماعی کن فرد پیرازی منزل که اخو